لەم ساڵدا عێراق و هەرێمی کوردستان لا ڕیزبەندی جیهانی دانین بۆ خوێندن و پەروەردە. ئەمەش نیشاندەری ئەو دۆخە خراپەیە کە پرۆسەی پەروەردە و خوێندن پێیدا تێپەڕ دەبێت. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا مامۆسایان و شارەزایانی بواری پەروەردە هۆشداریاندا بوو کە پرۆسەی پەروەردە بەم شێوەیەی ئێستا سەرکەوتوو نابێت، بەڵام هێشتا خوێندن بە ئۆنلاین و ئەلکترۆنی بەردەوامە کە زۆربەی قوتابیان لێی بەهرەمەند نەبوونە. لە ئێستاشدا پەروەردە لە هەڵدێران و فەشەلی گەورەدایە. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو پێوەرانەی کە دیاری کرد بوو بۆی کە خوێندنی ئۆنلاین سەر بگرێتن، بەڵام بەڕاستی فەشەلی هێنا بۆ ئەو ساڵیش بە هەمان شێوە دووپات کرایتەوە خوێندنی ئۆنلاین یان خوێندنی ئەلکترۆنی لە ماڵەکاندا کە قوتابی متابعی بکاتن، بەڕاستی ئەم سیستەمە فەشەلی هێناوە بە هیچ شێوەیەک ناتوانانی بنێت سەرکەوتوو بووە. ئەخیر راپۆرت کە پێمان دەڵێ ئەمڕۆ دەرچووە، ئەخیر راپۆرت سەبارەت بە ئاستی زانستی ناوەندەکانی خوێندن لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی هەرێمی کوردستان. حکومەتی عێراق، وەزارەتی پەروەردەی حکومەتی عێراق و وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان لە هیچ یەکێک لەم ڕیزبەندیانە نماوە نێسانێکە کە پۆلێن دەکرێتن ساڵانە دادەندرێن کە ئاستی زانستی و معریفی لەو وڵاتانە لە ئاستێکدایە بەداخەوە هەم عێراقی لێ بەدەرکراوە و هەم هەرێمی کوردستانیش لێ بەدەرکراوە. لای خۆشیەوە جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمان دەڵێت هیچ بڕیارێکی نوێ نییە بۆ کردنەوەی دەرگای خوێندن بەرەو ڕووی قوتابیان. دەشڵێت هۆشداریماندا بوو کە خوێندن بەم شێوەی ئێستا بەردەوام بێت، سەرکەوتوو نابێت و قوتابیان سوودی لێوەرناگرن. بەپێی ئەو داتایە نەشی کا لە بەردەستدایە ڕێژەیەکی زۆر کەمی قوتابیان داخڵی ناو سیستەمەکە دەبن. بەردەوامیدان بە پرۆسی خوێندن بەم سیستەمی ئێستا بە سیستەمی ئەلکترۆنی بەڕاستی سیستەمێکی پەسەند نیە لای ئێمە ئەوە قوتابیان ناتوانن سوودی لێ ببینن، چونکە ئەوەندەی ئێمە ئاگادارین بەڕاستی تا ئێستا وەک پێویست ئەم سیستەمە نەچوتە بواری جێبەجێکردنەوە و بەشێکی زۆر لە قوتابخانەکان ناوچەکان و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پابەند نین بە داخڵبوون بەم سیستەمە و قوتابیان تا ئێستا نەیانتوانیوە لە ڕێگەی ئەم بەرنامجێ کە بۆیان دیاری کراوە پابەندی وانە وەرگرتن بن لەلایەن مامۆستاکانیانەوە. بە گوێرەی بەدواداچوونەکانی پێیام ئەو سیستەمەی بۆ قوتابیان دانراوە تەنها بە ڕێژەی لە 16 قوتابیان داخڵی بوون کە ئەمەش ڕێژەیەکی زۆر کەمە و نیشانی شکست خواردووی سیستەمەکەیە لە هەرێمی کوردستان کە پێشتریش لە شارەزایان ڕوون بوو، بەڵام حکومەت گوێی بە زیانەکە نەدا کە بەر قوتابیان و کەرتی پەروەردەش دەکەوێت لەم ساڵدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.